دەمەکی دا کۆپەراسیۆنە ئاسمانیە تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستانی باکووری ڕۆژهەڵاتی سووریە بەردەوامە بە گەرمی داخوازە ئەردوغان ji bo hevdîtina digel Esed di rojevê de ye Moskowê jî navbeynkariya xwe nîşan daye ku amade ne ji bo danostandinên wan li Moskowê û hevdîtina Esed û Erdogan ya pêwîst bikin. Ev hewla heta çengî dê serkeftî bin, dê çawa serkeftî bin. Aya divê demê de Esed amade ye digel Erdogan bicivît ku pêştir çendîn caran amaje kiriye û şert û mercên xwe anîne rojevê. ممکن دوان شرط و مرجن کو سوریا به گشتی باکوری روشهڵاتی سوریە تێدا دەرباز دەبیتن بۆ ئۆپەراسیۆنên جودایên تورکیا ئەف ئارمانجە ئەردوغان پێک بهێتن جێ هێژایە بۆریس دەلگۆف ڕۆژهەڵات ناس و چاودێرێ سیاسی جێ مۆسکۆیە دەپرسم بڕیا سکایپێ میوانێمەیە هێژایە بۆریس گەلێک بخێراتیە کوردستان 24 حتا چەندێ رووسیا دێ بکارە بیتن سەرکەفتی بیتن ئەسەد ڕازی بکە دگەل ئەردوغان بجویت طبعا بله. حاليا نها روسيا أعلنت رووسیا وێکڕاگەهاندیە کو رووسیا کار دکە ji bo wêyekê ku ينظم اللقاء بين السيدات کارێکی بکە لینکێکی چێ بکە دناوبەرە بەڕێز ئەردۆگان و بەڕێز بەس ئەسەد لێ مۆسکۆیê ئەوە کارێکە ku مۆسکۆ دەخوازی بە vî ئاوای پەیوەندیە ناوبەرە سووریا و تورکیا باشتر بکە و بە بێگومانی ئەرمانجاوانە ئەvەیە بەلێ هەندێک ئاستەنگی و زەحمەتی هەنە جیبجیکردنەوان ڕێکاراندا بە گرنگترینە وان کێشیانجی ئەوە یەکەم سوپایە تورکیا لەسەر ئەردێ سووریا هەیە کو ئەف نایاساییە وەکە هەون دەزانن و هەروەها ئالیە تورکی وەکە تێزانین پشتەوانیە ئۆپۆزیسیۆنێ دەکە ئۆپۆزیسیۆنە ڕادیکال لێ سووریە لە ناوچەیە ئەدلب وەکە نمونە باشە بەلێ وەکو بەرپرسێن رووسیا دەبێژن رووسیا پشتوانیە دەکە کو ئەف یەک چێ ببە باشە هێژایە بۆریس حتا چەندێ ئەف هەوڵا رووسیا لەسەر حسابێ گەل و ئاخا سووریەیە بوو نێزیکبوونا شام و ئەنقەرەیە ji bo xatirê berjewendiyên Moskowê digel Enqereyê طبعا روسيا بێگومان رووسیا حليف دەگەل سووریا هەفپەیمانە هەفپەیمانێکی باشەوە هەروەها گرنگەژی دە هەمان دەمێدا چ گومان دەوێت کێدانینەوە هەروەسا ژە ئالیێدن دەزانن کو تورکیا ئەندامەکی دانوستانên ئەستانەیە دەگەل رووسیا و ئیرانێ طبعا روسيا دائما بەڵێ رووسیا هەرگاف دخوازە و سیاسەتێکی بەڤی ئاوای پەیڕەو بکە باشە وێ چاکێ سیاسەتێکی کو دەخوازە بەرژەوەندیان سووریاژی جێبجێ ببن ژبەر و هەفپەیمانە دەگەڵ رووسیای باشە وێ چاخێ سەدا پازدە یا ئاخا سووریێ دەدەستێ تورکیا و گروپên پێڕایە بەحسا ئۆپەراسیۆنە چارەما بەژاهیژی لێ باکوورێ ڕۆژهەڵاتی سووریە بگەرمی دە ئەگەرێکێ vekirîda du rojevê daye şert û mercên Esed havêtine pêşiya Erdogan hûn bawerin bihêne cêbecêkirin ji Sûriyê derbikevîtin û piştgiriya gropên opozîsyonê berdetin herweha bi hemahengî wan pirsên siyasiyên bi dirêjahiya 10-11 salek û li dijî hevin çare bikin tu bawerî ji Erdogan طبعا اردوغان وعند اردوغان عند بەڵێ ئەردۆغان و هەروەها تورکیاژی بەرژەوەندی هەنا بەرژەوەندی لەسەر ئاخا سووریە هەنا بەبێ گومان رووسیاژی vêyekê gelek bi başî dizanê
بەڵێ ئەوا جهێ لەسەر ڕاوەستیانەیە ئەوە کو یەکەم ئەم ببینن توجد الحقوق القانونية مافێن یاسایی یەن خەلکێ کورد گرنگن لەسەر ئاخا سووریە و هەروەها لە ناوچەیە بە ئاوایەکێ گشتی دەوێ ئەف یەک لە بەرچاو بێ وەرگرتن باشە وسوريا أيضا رووسیا و سووریا هەردووەها دبینن و خەلکێ کورد بەشەکە ji خەلکێ سووریا بخوا ببووچوونە من ژی ئەف یەک شتێکی گەلێکی گرنگە ji بۆ خەلکێ کووردا و لە سووریا دژین بتایبەت دەوێ قۆناغێدا ئەف قۆناغا و هەی gelek giring e ke Rusya siyasetekî peyrew bike ku berjewendiyên Sûriya destpêkê weke dewlet têda min ji ber ku ew herdû dewlet hevpeymanin we her wiha berjewendiyên Kurdan jî di nava Sûriya de hevdem derbareyê Tirkiye em dizanin ku Tirkiye yariyekê dike li navçeyê dest daye yariyekê li navçeyê باشە هێژایە بۆریس برایاتە چما siyasetekî peyrew dike ku برایاتە چما مۆسکۆ da bigire di navbera Amerîka û Rûsya de برایاتە چما مۆسکۆ ئەو قەس بە حەساسیەت و باڵداری هوشیاری نێزیکی پرس و مافên کوردان dibîtin لە سووریێ ev di demekî de ye ku dibêjin nêzîkatiya Enqere û Şamê jî bi navbeynkariya Moskoyê dîsa li ser hesabê Kurda ye dîsa ji bû nehiştina navçeyekê ye bi navê Rêveberiya Xweser ev e rast e فعلا كما قلت براستی وەکە من گوتی رووسیا بەرژەوەندێن خەلکێ کورد دخوازە لێ دناوە خەلکێ سووریادا ئەف تشتێکی بەرچاوە و تێزانین بۆ نمونە بۆ نمونە ئەمریکا هەفپەیمانێ ئیسرائیلە و دخوازە و بابەتێ کوردی پرسا کوردی بکاربینە بەتایبەت بزاوا نیشتیمانی یا کوردیژ بۆ بەرژەوەندە ئەمریکی و ئیسرائیل لە ناوچەیە ئەفژی پرسەکە و گومان تێدانینە ji ber vê gerê gelek giringe ku Rûsya siyasetekî dîplomasî peyrew bike ku di destpêkê de bi jimareyek di berjewenda wan hevpeymanên Rûsya de be ku li navçeyê bin ku yek ji wan e Sûriye û di nava Sûriya de ji xelkê Kurd e xelkê Kurd jî dost û hevpeymanên Rûsyanin ji mêje ev jî siyaseteka rûn û zelaliya Rûsyayê û hatiye zanîn هێژایە بۆریس دەلگۆف ڕۆژهەڵات ناس و چاودێری سیاسی ji Moskoyê gelek spas